سڵاتان لێبێ ئەم کاتتان باش وەک ئاشکرایە دەزانین کە گفتوگۆکانی نێوان نیشاندی حکوومەتی هەرێم و حکوومەتی عراق بۆ نردنی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان چەند مانگێکە بەردەوامە بەڵام تا ئێستا ئەوەی کە وەکو حەق و ماف و شایستە دارایەکانی هەرێم دەبوو حکوومەتی عراق بینێرێت تا ئێستا پێوەی پابند نییە. ئەمە هەر لە کاتێکدایە کە ئێمە دەزانین بەپێی ئەو ڕێکەوتنی کە لە نێوان حکوومەتی عراق و هەرێمی کوردستان کرابوو دەبوو لایانی کەم مانگانە ئەو بەشە بودجەی ڕەوانەی هەرێمی کوردستان بکرێت. بۆچی ئەم گفتوگویانە ئەوەندە درێژان کێشە خەلەلەکە گرفتەکە بە دیاریکراوی لەکوێدایە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان چی بکات بۆ ئەوەی حکوومەتی عراق ناچار بکات بەپێی ئەو دەقە یاسایانی کە لە چوارچێوەی بودجەی 2023 عراق ڕێکەوتنی لەسەرکراوە پێوەی پابند بێت. هەر ئەمڕۆ نێتین و زانیاریدا حکوومەتی هەرێم و بە دیاریکراوی وەزارەتی دارایی هەرێم دەڵێت ئەوان ڕازی نابن بە نردنی 600 میلیارد دینار وەکو سلفە بۆ حکوومەتی هەرێم ئەوان داوای هەموو پشتی هەرێمی کوردستان دەکەن. ئەم گفتوگویانە بە نەتیجە بەکوێ دەکات دەبێ بەدیلی حکوومەتی هەرێم چی بێت لە ئەگەری بەدەمەونەهاتنی حکوومەتی عراق هەموو ئەمانە دەکەمە تەورێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز شێخ فاتح ئیبراهیم چاودێری سیاسی وەردەگرم. کاک شێخ سپاس بۆ ئەم دەرفەتەوە بەخێر بیت. سپاس بۆ ئێوە و ڕێزم بۆ بینەران سپاسانەکەم. کاک شێخ بابەتی گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا ماوە و سەروەختێکی زۆرە درێژەی کێشا چاوەڕوانەکان بۆ ئەو بوون ئەو حەق و شایستە دارایانەی کە وەکو موچەخۆرانی هەرێمی کوردستان لەلای حکوومەتی عراقا لە کاتی خۆیان ڕاوە نەبکرێت بەڵام تا ئێستا نەتیجە و دەرەنجامی ڕوون نییە. هۆکارێک هەیە بوو ئەمە؟ وەڵاهی بەتەئکید ئێمە ئێستا هەر باسی بودجە ئەکەین بەڵام کێشەی کورد تەنها کێشەی بودجە نییە. ڕاستی کێشەی ئێمە لە مێژە ئێمە خەبا دەکەین بۆ وەدەستێنانی مافەکانمان بەپێی ئەو واقعانەی کە هاتووەتە پێشەوە. دیارە ئێستاش لە دوای 2023ەوە نظامێکی تازە و حکوومەتێکی تازە و خەڵکی تازە هاتن ئێمە دڵخۆش بووین بەوەی کەوا ئیتر ئەو کۆتایی بە مەینەکانی میلەتی ئێمە هاتووە. بەڵام بینیمان دوای ئەوان حکمی فدراڵی هاتە پێشەوە. حکمی فدراڵی کۆمەڵێک ئەلبەتە فراوانترە گەورەترە لەو حکومی زاتیەی کاتی خۆی کە لە ساڵی 1970 بەدەست ها بۆ میلەتی ئێمە. باشە چاوەڕێی زیاتر بووین، چاوەڕێی ئارامی بووین، چاوەڕێی دیموکراسی بووین، چاوەڕێی ئەوە میلەتی ئێمە ئاهێکی بەبەرابێتەوە و ژیانێکی ئارامتر و خۆشتر و لە ڕووی ئابووریشەوە گەشە بکا وڵاتمان ئیتر لەو کوێرەوەری و مەینەتیانە ڕزگاری بێ. بەڵام بە حەقیقەت وا دەرنەچوو. بەداخەوە ئێمە لە سەردەمی ڕێمەکانی پێشوو ئێمە و بڵین شیعە زۆر دۆست بووین، زۆر نزیک بووین لەیەکەوە، هاودەرد بووین، هاوخەم بووین. هەمیشە و دائیم پەیوەندیەکانمان بەهێز بوو. زیاتر دڵخۆش بووین کەوا ئەکسەریەت و دیموکراتیەت و وڵاتێکی تازە و حکوومەتێکی تازە و ژیانێکی تازە بۆ هەموو گەلی عێراقێتی پێشەوە. بەڵام بەداخەوە وا دەرنەچوو. حکوومەتی عێراقی دیارە ئەلبەتە ئەو خەڵکانەی کە لەسەر حکومن مەناخێکیان هێنایە پێشەوە کە ڕاستی ئەو برایەتیە نەما، ئەو خۆشیە نەما، ئەو هیوا ئاواتانەی کەەوە ئێمە هەمان بوو نەما، ئەو بیرروبۆچوونانی دەربارەی دیموکراسی و ژیانی ئاسایی و بەژەوەندی خەڵک و ئاوادانی و خزمەتگوزاری و بژانەوەی ئابووری وا دەرنەچوو. بەس کاک شێخ ئەگەرم قسەیە بۆ قۆناغی پێکەنانی حکوومەتی عێراق لە بنیادنانەوەی عێراق لە دوای 2023 ئەگەرم قسەی بۆ کاتە ڕاست بوو بێت جۆرێک لە کێشمەکێشمی سیاسی جۆرێک لە بەریەکەوتن نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمدا هەبوو بێت ئەمە حاڵەتێکی ئاسایی و سروشتێ لەبەرەوەی کارەکان چۆنەڵی مەجرای قانونی و یاسایی خۆیان وەرنەگرت بوو. بەڵام بۆ ئەم دۆخە ئەم وەزعە هەتا ئێستاش بەردەوامە چی وای کردی عنی بەم شێوەیە بەردەوامی پێ بدرێت؟ دیارە ساڵی 2005 کە دەستوری عێراقی ئێستای لەسەرکراوە و هەموو میلەت دەنگی پێدا ئامارێکی لە ئێمە دروست کرد، هیوایەکی لە ئێمە دروست کرد کەوا ئیتر بەپێی دەستور تەعاملمان لەگەڵ کرێ. چونکە ئێمە بەپێی دەستور معاملەمان لەگەڵا بکرێ هیچ کێشەیەکمان نییە. یاسا ئەبینین یاسا بۆتە میزاجی میلیشیا ئەمڕۆ، یاسا نەماوە دەستور. ئێمە لە هەموو شەڕی داعش کە کردمان حکوومەتی عێراقی فشێکی پێ نەداوین کە دیفاع لە عێراق بکەین. مع العلم زۆربەی شەڕەکانی لە منتەقەی مووسڵ بووە کە ئەو بڵین ئەرزی عێراقە و پێویستە عێراق خۆی بەهاتەیە دیفاعی بکردایە. وێڕێ ئەم هەموو شتانە یعنی نیازی
عێراق نیەتی عێراق دەرکەوت بۆ میلەتی ئێمە کەوا هاوکار نییە جێبەجێکردنی یاسا جدی نییە ئەوەتان فەرموو هەردە ساڵە یەک هەنگاوی نەهاویشتووە ڕێکەوتن قەراری 140 شتێک نەکراوە ئێمە ئێستا ڕاستە کێشەی بوجەمان هەیە کێشەی موچەی خەڵکمان هەیە ئەو خەمەی کە ئێستا میلەتی ئێمە هەیەی خەمی موچەیە ژیانی خەڵکە بەڵام وەکوتر ئێمە کۆمەڵێک گرفتی گەورەترمان هەیە کە لە موچە مهمترە بەڵام ئەبێ ئێمە قەنەعەتمان وا لێ بکەین ملەتی ئێمە لەگەڵ حکوومەتی خۆی بەڵێن هاودەرد بێ هاوخەم بێ تاکو پێکەوە هەمومان بتوانین چارەسەری کێشەکان بکەین و تەحملی پێویستە بەتاکید ئەم نظامی کە ئێستا هەیە بەدڵنیاییەوە ئەوە نامێنێتەوە ڕاستە ئێمە ئێستا لە ڕووی نێودەوڵەتیەوە دەوڵەتەکانی تر ینی پشتگیریکی ئەوتۆ ناکەن ئەڵێن دەستور هەیە و یاسا هەیە و پێویست ئیلزام بکەن پەرلەمانتان هەیە و خۆتان چارەسەری کێشەکانتان بکەن بەڵام ئەوەتانی ئێمە بە هەموو جۆرێک چونێتە پێشەوە لە حکوومەتی عێراقی بە هەموو جۆرێک ئەو چی ویستووە ئێمە جێبەجێمان کردووە ئەوە بوو نۆتەکە ڕاگیراوە چونکی تاکو نۆتەکە ڕانەگیرا بوو بەڕاستی ئێمە بۆ معنایە پامبەد نەبووین ینی بە معنایە کە حکوومەتی عێراقی ئیلتیزام ینی بەجددی ئیجبارمان بکە لەسەر کۆمەڵی خەواتە کاک شێخ ئێمە کە حکوومەتی عێراق پابەت نابێ بە جێبەجێکردنی ئەو بڕگە و خاڵانەی کە لە ڕێکەوتنی یاسای بوجا ڕێکەوتنی لەسەرکرا بوو گرفتەکەەوە ئێمە باش نیەتی بەغدا و عێراقیەکانمان نەخوێندێتەوە یاخۆت گرفتەکە ئەوەیە حکوومەتی عێراق خاوەنی بڕیاری سیاسی و یاسایی خۆی نییە کامیان خاوەنی بڕیاری خۆی نییە باشە لەبەرەوە حکوومەت نییە ڕاستی حکوومەت کارتۆنیە حکوومەت بەناو حکوومەتە ئینا حکوومەت حکم ناکە میلیشیا حکومەکە لە عێراقا میلیشیاش ئیلتیزام ناکە بە یاسا چونکە حکوومەت نییە ئێمە ئەو ڕێکەوتن کە کراوە لەگەڵ میلیشیاکان کراوە لەگەڵ خاوەنی میلیشیاکان کراوە لەگەڵ ئەو من حیزبانە کراوە کە حکوومەت پێگەهێنن نەک ئێمە چوبین لەگەڵ حکوومەتان مفاوەزەمان کرد بە پێش ڕێکەوتنی پێشوەختەمان هەبوو بێ هەموو شتەکان لە ئەوەڵەوە چونکی ئێمە سقەمان بە حکوومەت نەبوو سقەمان بوو خەڵکانە نەبوو بۆیە پێش وەختە ئێمە ڕێکوتنمان لەگەڵ کردوون لەسەر کۆمەڵی خاڵی ئەساسی ئێستا ئیلتیزام بە ڕێکوتنەکەی خۆیان ناکەن کێشەکە ئەێرایە ئەگینا خۆ ئێمە وەکو کورد کێشەیەکمان نییە ئێمە ئەوەی داوامان کردووە و ئیتفاقمان لەسەر کردووە باوەڕمان پێێتی بەڵام ئەوەی کە ئەوان با ئیتفاقیان لەسەر کردو باوەڕیان پێی نییە ئەگینایش دەمێک بوو چارەسەری کێشەکان کراوە باشە کەواتە چۆن ئەم قەناعەت و ڕوئایە لای حکوومەتی عێراق لای بەرپرسانی بەغدا دروست دەکرێت کە دەبێ بەپێی ئەو یاسا و دەستورەی کە ڕێکەوتن کراوە لە نردنی بەشە بودجێ هەرێم ئەگەر بە نمونە وەربگرین کە ئێستا بابەتی گەرمی میدیا و شەقام و هاوڵاتیە چۆن وای لێ بکەین ئەم ڕێکەوتن بۆ خۆی جێبەجێ بکرێت یعنی ئێمە دەبێت تاکەی چاوەڕێی دەست و دەمی بەغدا بین ئایا هەر بۆ خۆی یعنی ئەمەوە دەکەم بە پرسیارێکی دیاری کراوە چونە نێو ئەو ڕێکەوتنە کارێکی باشمان کرد ئێمە باوەڕمان بە ڕێکەوتن هەیە باش باوەڕمان بە بابرێن ڕێکەوتنی سیاسی هەیە پێشوەخت بەو نیەتەوە چوێنە ناو مۆزوعەکە ئەگیناوەکوتر بەڕێی من ئەگەر هاتوو بیان زانایە ئەمان ئیلتیزام بە ڕێکەوتن ناکەن ئەو کاتە ڕێیەکی تری هەوو میلەتی ئەمە حکوومەتی ئەمە نوعێکی تر ئەچوە ناو مۆزوعەکەەوە بەڵام ئەمە بە ئیتفاقێکی نێودەوڵەتیش ینی زربی زۆری دەوڵەتە ئاگیان لەم ئیتفاقە هەیە بەڵام دیارە ئێستا احتیمال ئێمە کۆمەڵێ پشتی پەردە نەبینین یا مەسەلەن بە کەڵکی باسکردن نێت احتیمال هەیە ئەوانیش لەوە تێگەیشت بوون کە ئەمە حکوومەت نییە ئەمەی کە ئێستا لە بەقا حکومەکە حکوومەت نییە بەڵکو میلیشیایە میلیشیاکانیش کۆمەڵی تەجاوزاتی زۆریان کردووە لە ڕووی یاساییەوە ینی قابلی قوبڵ نییە ئێمەش قابلی قوبڵی بکەین ئێستاوە لەبەر بارودۆخی میلەتەکەمان و لەبەر ئەوەی کەوا شەڕ دروست نەبێتەوە ئاژاوە دروست نەبێتەوە باوەڕمان بە دەستور هەیە و باوەڕمان بە ئایندەی عێراقی پێکەوە ژیان هەیە ڕەنگە ئێمە شتێکی ئۆتۆمان پێ نەکرێت لەم کاتدا بەڵام ڕەنگ دەوڵەتانی کە مراقب کە ئەگایان لە مۆزوعەکان هەیە احتیمالە بە جۆرێکی تر بیری لێ بکەنەوە هەنگاوێکتری بۆ بهاوێژن لە حاڵەتێکی ئاوەها وڵاتانی ئیقلیمی بەتایبەتی نەتەوەی یەکگرتوەکان پلاسخات بۆ خۆی هەلایانی سێم بوو لە گەیاندنی هەردوو حکومت بە یەکدی لە دۆخی ئاوادا ئەوان قسەیان چی دەبێت بۆ نمونە ینی ڕازی دەبن کە حکومەتی عێراق بەم شێوەیە ینی ئەو مێرجوڕەلمانی کە بەپێی یاسای بودجا دەبێت جێبەجێ بکات ئاوە ینی پاش جێز بێتەوە لێی زەنی
خۆی ئەمەی متحیدە ڕەنگە تەوسێ هەبێ باشە ڕەنگە ڕێنمایی هەبێ بەڵام چەقشێکی بەدەستەوە نییە ئەوانەی کە مخالەفە ئەکەن و لە یاسا دەرئەچن ڕێیان لێ بگرێ بەڵام ئەلبەتە ئێمە ڕوبەڕووی کۆمەڵێک خەڵکی شتۆڤێنی بووینەتەوە بەسەراحەت ینی نیشارینەوە ئەوان باوەڕیان بە وجودی کورد نییە باوەڕیان بە فیدراڵی کورد نییە باوەڕیان بە حکومی کورد نییە بە دەسەڵاتی کورد نییە پاشان ئەوان چاویان هەڵ نایە بەم پێشکەوتنی کورد بەم سەقافەتەی کورد بەم حکومڕانی کورد کە ئەمڕۆ کوردستان هەیەی بڕوسی جنوب کە بزانە حاڵیان چییە ژیانیان چییە گوزەرانی میلەتەکەیان چییە وەسئی کارەبا و ئاو و خزمەت گوزاریان چییە هەنی بە معنایەک ئەوان هانی شقامی عراقیان ئەدا کەوا دژی میلەتی ئێمە بن یان و کوردستان بۆیە ئاوە جوان و ئاوەدانە لەبەر ئەوەی کەوا بە پاری عراقت زن باش نەوتی عراقت زن و بێژگەل لە دەیان تۆهمەتی تر ئەمە هەنگاوێکی خراپە بۆ ئایندە ئەم نیەت و مەبەستەی بەغدا شوێنی خۆی گرتووە دژی حکومەت نەشی گرتبێ خۆی عادەتەن لە سیاسەتە کۆمەڵێ شت فڕێدێتە سەر شارع نسبەتی هەر ئەیگرێت یعنی ئەگەر هات و زۆریش نەیگرێت نسبەتی هەر ئەیگرێت تەسیراتی خۆی ئەبێ چونکی شعبی عراقی شعبێکی متحەزن نییە شعبێکی واعی نییە بەو معنایەکەوە شتەکانی ژێرەوە بخوێنێتەوە چاوی ئەبینێ کوردستان ئاوە ئەوەدانە و ئەو هەموو خەڵکی کەوا دێت بۆ گەشت و گوزار و ئەبینێت ئارامە و ئێستقرارێک هەیە و خۆشگوزەرانیە و میلەت خۆش ئەژی ڕەنگە ئەمە تەقبلی نەکەن ئەوانیش قسەکانی ئەوان بە هەندوەربگرن کاک شێخ بەپێی ئەو بۆ دەداچوونانی کە من کردومە ینی ئێستا حکومەتی عێراق و حکومەتی هەرێم لە بابەتی وردبینی داهات و خەرجیەکان ئەو لیژنەیە کە چەند هەفتەیەک لە هەرێمی کوردستان بوو بۆ وردبینی دەرکەوتووە کە داهات و خەرجەکانی حکومەتی هەرێم هەمان شێوەی ئەو وردبینەیە کە حکومەتی بەغدا داوای کردووە بەڵام سەر ڕای ئەمەش حکومەتی عێراق پابند نییە بەناردنی بەشە بودجەی هەرێم پێ دوایە مەبەست و ئامانجی حکومەتی عێراق زیاتر ئەوە نییە کە بێوێت قەواری دەستوری هەرێمی کوردستان بچووکاتەوە لە مێژە ئیشی بۆکە باشە ئیشی ئەمڕۆی نییە ئەو نیەتی عێراق ئەوەیە کە هەر نەمێنێ نەک بچووکی کاتەوە ئێستا و هەوڵی بچووکردنەوەی ئەدا بەڵام وردە نیەتەکەی ئەوەیە کە نەمێنێ ئەوەتانە یعنی بە ئاشکرا زۆر جار هەیە ئەوان حسابی محافظەیەک بۆ کوردستانەکەن ئێمە پێی دەستوری عراقی وڵاتێکی فدراڵین ئێمە وڵاتێکی فدراڵین حکمی فدراڵیمان هەیە ئێمە هەرێمی کوردستان قوارەی هەرێمی کوردستان بەڵام ئەوانیانێ بچووکەنەوە بۆ محافظەیە وەکو بەسرە وەکو ڕمادی وەکو دیوانی و حلە و یعنی ئاوای لێ بکەن بەڵام ئەمە خەیاڵی خۆیانە ڕەنگە ئێمە تحملمان هەبێت هەنگاوی زیاتر بنین ئەڵێن قێناکە بۆ ئەوی نەبچڕێ وەزعەکان بەرەو باشی بچێ باوەڕمان بە دیموکراتی هەیە بە ژیانی پێکەوەی هەیە ڕەنگە احتیمالە هەنگاوی ترمانە قبول بکەین ینی هەدەف و ئامانجەکەی حکومەتی عێراق ئەوەندە ڕوو بێ ئیتر بۆ ئێمە بچینە ئەم ڕێکەوتنە لەگەڵ حکومەتی عێراقەوە ئەگەر وازەکە ئەمە بێت ئێمە ئەزەین چۆنە ئێمە سەیری مراقبینی دەولی ئەەکەین سەیری وڵاتانە ئەەکەین سەیری وڵاتانە ئەەکەین کە بە وردی مراقبەی عێراقەکەن نامانەوێت لەو خەتە دەرچین وەکو ئەوان بین ئەم مراقبەی بۆ لەسەر حسابی ئێمە بێت لەسەر حسابی ئێمە نییە باوەڕبوونی ئێمە بە دیموکراسیەت باوەڕی ئێمە بە پێکەوەبوون ئەبێت تەریبەکەشی بین ئەمەیە مۆزوعەکە بەڵام خۆ دەبێت بەڵام کاتیە من دڵنیام ئەمانە هەمووی کاتین هەمووی کاتیە بەڵام یعنی شتێک نییە ئەوانش ڕاستە ئێستا احتیمال هەیە چاویان نوقاندی بێ دوور نییە ئێستا چاویانە نوقاندی بێ بەڵام ئەمە دلیل نییە بۆ ئەوەی کەوا ڕۆژە ڕۆژە ئەوە بەدەنگ نییەن لەسەر ئەم نادیموکراتیەتی کەوا ئەمڕۆ لە وڵاتە هەیە ئەوان دائیمەن ئەگەڕێن بەشن حەلا ئەگەڕێن بەڵام چاوەڕێ ئەەکەن بزانن چەند ینی زیادە ڕەوی ئەکرێ زیادە ڕەوی ئەکرێت لە مخالفەکردنی یاسا لە مخالفەکردنی دەستور ئێمە هەر نامانەوێت دەست بشکێنین نامانەوێت یاسا بشکێنین نامانەوێت ئەو ڕێکەوتن نامەی کە ئەمە کردومانە بیشکێنین هەر ئەمانێ پاڵپشتێکی نێودوڵەتیمان بە تاکید بۆ دروست ئەبێ ئەگەر ئەم ڕۆژ نەبێت لە ئایندە هەر دروست ئەبێ کەواتە ئەم ڕێکەوتنە بە نەتیجە بە دەرەنجامی خۆی بە سروشتی خۆی بەکوێ دەگات هاوڵاتیان چاوەڕێ ئەوە بن کە ڕێکەوتنەکە خۆی جێبەجێ بکرێت یان دەبێت و ماوەیەکی دیکە چاوەڕوان تا میلیشیا حکومکە لە عێراقا نەخێر شتی وای نابێت بەڵام ئێمە
پێویستیمان بەوە هەیە میلەتی خۆم بەڵام بەداخەوە نەبوونی یەکریزی لە ناو میلەتی ئێمە کێشەی گەورەی بۆ ئێمە دروست کردووە. باشە ئێمە یەکدەنگ نین، یەکریز نین، یەکدەست نین. ئێمە ئەگینا میلەتی ئێمە بۆچی ساڵی 91مان بابیر بێتەوە؟ ساڵی 91 حقیقەت مامۆستا ئامادە بوو بەبێ موچە دەرز بڵێتەوە. ئەمە قۆناغێک لە قۆناغەکانی ئەو سەردەمای کەوا خەڵک داغدڵ بوو بۆ ڕووخاندنی ڕژێمێکی دیکتاتۆری با بڵێن خوێنڕێژ بەرامبەری میلەتی ئێمە. ئەو ئەنفالی کردبوو، کیمابارانی کردبوو، ئەو وەزعی کوردستان بوو بەدەست ئەو ڕژێمەوە. بەڵام تەسەوەرمان نەئەکرد ڕۆژێ لە ڕۆژان دۆستێکمان بێتە سەر حکم هەمان بەڵکو خراپتر لە ئەو نظامانەی پێشوو ئەوە بکەن. لاکن لە هەموو حاڵەتەکانە میلەتی ئێمە میلەتێکی بەتەحەمولە، میلەتێکی خۆراگرە، میلەتێکی شۆڕژگێڕە، میلەتێکی خەباتکەرە، میلەتێکە تەسەورم نییە. ڕاستە ئێستا خەڵکەکە وا ڕاهاتووە چونکی وایان ئەزانی کە ئەم نظامەکە ناناسن. ئەگەر هاتو ئەوانش وەکو سەددام ئەم نظامیان بناسیایە بۆ معنایە ناڕەحەتی و بێتاقەتی دروست نەبوون ناو میلەتەکەمانە. کەواتە ئێمە بۆ نەمانتوانیوە واقعی عێراق، واقعی بیرکردنەوە و فۆرم و ناواخنی دەسەڵاتدارانی عێراق بۆ میلەتی خۆمان ڕوونکەینەوە. کەواتە ئەگەر ئەمەش بێت ئێمە گرفت و خەلەلمان نیە لەمە. ئێمە نەبوونی یەکڕێزی ئەم کێشەیەوە ئێمە دروست کردووە. ئەگینان بەدڵنیاییەوە میلەتی ئێمە تحملی زۆری کردووە. دیهاتمان سووتە، ئەنفال کراین، کیماباران کراین، ڕۆڵەکانمان لەسەر جادە بوو لە باران کرا. ئەمە هەموو تحمل بووە. خۆ ئەم بابەتی یەکڕێزیە کاک شەخ زۆر باز دەکرێت. بۆ نمونە یەکێتی پارتی تۆمەتبار دەکات، پارتی یەکێتی تۆمەتبار دەکات، لایەنەکانی دیکە بە شێوەیەکی دیکە هەمیشی داوا یەکڕێزی دەکات، بەڵام ئەم یەکڕێزیە دروست نابێت. ئەخر ئەوە دەستی بێگانەیە. بەڕێی من میلەتی ئێمە میلەتێکە یعنی خاک و وڵات و نیشتمانی خۆی خۆشەوێ. دڵنیام لەوە. ڕاستە ئێستا احتیمال هەیە ئەجندای خارجی دەورێکی باڵا ببینێ لە ئەم نایەکڕێزیە. ئەدینا وەکوتە بینیمان لە ساڵی 91 ئەکسەریەتی خەڵک سەر بە حکوومەت بوو، بەڵام لە کاتی ڕاپەڕینە هەمووی هاتنە بەرەی گەل و سنگەری گەل و دیفاعیان لە خاک و میلەت و نیشتمانی خۆیان. دووبارە بوونەوەی مێژووە کارێکی قورسە ئەگەر ئیشی لەسەر بکەین. کاتێک ئاسانە کەوا یەکڕێزی دروست بێتەوە. ئەگەر یەکڕێزی دروست دڵنیام ئەم شتە ئاسان. ئەم یەکڕێزیە لە بەغدا دروست دەبێت لە ناوخۆی هەرێم. لە ناوخۆی هەرێم. بەڵام زەنجوێنە تەجربە زۆر مهمە. پیانەی ئێمە بێت تەجربە لە ڕابردوو وەرگێ. تەجربە لە ئاڵاتانە وەرگێکەوە دوژمنانی ئێمە هەیەە و چاوچنێکی بەرامبەری میلەتی ئێمە. پێویستە ئەوان ینی ئیسپادە لەمە بکەن. هەبیت لە زەعامەت و سەرکورسی و مەسلحەت و پارە و ئەو نا بەداخەوە ینی ئێستا کۆمەڵیش هاتوتە پێشەوە لەگەڵ ڕێز و حرمەتم ینی خەریکە بڵێن وەتەنیەت و ئینتیمای نیشتیمان و خاک و وڵات و خۆشەویستیمان کەم بووەتەوە. اینجا ئەم زۆڵمانی ئێستا لە میلەتی ئێمە ئەکرێ و لەو وەفدانە ئەکرێکەوە چون بۆ ڕێکەوتنەکان و ڕێکەوتنەکان پێشێل ئەکرێ میلەتی ئێمە لەمە تێناگا. چونکی بە چاوی خۆی ئەو کۆمەلگانەی نەدیوێتەوە کاتی خۆی کە 4500 گوندی ئەمەیان وێران کرد و هەمویان هێنا و دەست بە تاڵیان کردن و هێنان لە ئۆرگاکان دایاننان و احتیاج و محتاج و ینی بێشەخسیەت و قودرەتی ئەم وێنەیە وەکو خۆی بە هاوڵاتی بگەێنێت. بۆ نمونە خۆ هاوڵاتی دوجار چاوەڕێی دەم و دەستی حکوومەتی هەرێم و بەرپرسانی ئەم وڵاتەیە دەبێت ئەوانەمە بکەن؟ بەڕێی من حیزبەکان ینی بیرکردنەوەی حیزبەکان و بۆ یەکگرتن و بۆ لە پێناوی مەسلحەتی میلەت و خاک و نیشتمان و وڵاتەکەمانە ئەبێ بە فراوانتر بیر بکەنەوە. ضرورە یعنی بەڕاستی میلەت ڕاستە ئێستا ئەمڕۆ بمانوێ نەمانوێ چاوێن لە دەستی حیزبەکانە، چاوێن لە دەمی حیزبەکانە. یعنی هەموو میلەتی ئێمەش ئاواتە خوازێ ڕۆژە لە ڕۆژان یەکڕێزی لە ناو ئەم حیزبانە هەبێ هەتاکو یەکڕێزی لە ناو ماڵی کوردە دروست بێتەوە. چاوەڕێی ئەوە ئەکەنکەوە ئەم حیزبانە بیرکردنەوەیان وابێ خۆشەویستی نیشتیمان و خاک و وڵاتەکان بەژەوەندی میلەتەکان بخەنە سەر بەژەوەندی تایبەتی حیزبەکانیانەوە هەتاوەکو میلەت دڵنیام لەوەی کەوا میلەتی ئێمە
خاک وڵات و نیشتیمان و نتەوەی خۆی دۆخی سیاسی و ئابووری و ژیانی خەڵکو و ئەو پەیوەندی کە لێوان لایەنە سیاسەکاندا هەیە دەکاتە ئەوەی ئەکە ئەم یەکریزیە لە ماوە سەروەختێکی نزیکدا دروست ببێت. تەسەوەر ناکەم بۆ معنایە بە پەلە دروست ببێ باش بەڵام هەموو بەڵام قۆناغێکی باش بەڕێی من ڕێی میلەت دەگۆڕێ. مەبەستم بۆ قۆناغەکە پێویستیمان بە یەکریزیە هەیە لە ئێستا زۆر پێویستیشە تەنها یەکریزی ئەتوانێت ئێمە بەهێز بکاتەوە. ئەو قسەیە تا چەند ڕاستە کە دەوترێت ئەزمموی حکومڕانی ئێمە قوارەی دەستوری ئێمە مەترسی جدی لەسرە. بەتەکیید کاکە ئەبێ میلەت لەوە گەشتە بێ. پێشم خۆشانی بزانمە مەترسیە چۆنە کاک شێخ؟ وەڵاهی بەتەکیید ئێمە هەمانە مەترسیەکان زۆرن مەترسیەکان گەورن بەڵام ئێمە ئەمەلمان زۆرە ئەم مەترسیانە زۆر درێژە نەکێشێت. یعنی ئەو دەسەڵاتی میلیشیایی کە ئەمڕۆ هەیە و مەترسێکی گەورەیە لەسەر خاک وڵات و نیشتیمانی ئێمە وردی ناکەینەوە ئەگینا وردی بکەینەوە مەترسەکان زۆر گەورن. ئەو معاناتەی کەوا خەڵکی کەرکووک و خواری کەرکووک هەیەی و ئەو گوندانی کەوا عەرەبەکانی سەر دەغڵودانەکە ئێسووتێنن یعنی سەر ماڵەکانیان داگیرانەکەن فەرقی زۆرە لەگەڵ معاناتی کەسێک کە ئێستا لێرە دانیشتووە لە کوردستان دانیشتووە دوورە دەستە و ئاگای لە معاناتی ئەو خەڵکە نییە کەوا چۆن ئەچەوسێنەوە بەدەست ئەو عەرەبە هاوردانی کەەوە ئەمڕۆ هێناویان لە کەرکوودیان ناون بۆیە جیاوازەکان ئالێران میلەتی ئێمە ڕەنگە وردەکاری ئەمانیان نەبێ بۆیە چاوەڕی دەستی حیزبەکانن ئەگەر هاتو حیزبەکان مراجعەیەکی خۆیان بکەنەوە حیزبەکان بیر لەوە بکەنەوە کەوا بەرژەوەندی خەڵک و میلەت و خاک و وڵات و نیشتیمان بخەنە پێشەوە بە تاکید شتێکی قرس نییە. باشە من لە کۆتایی بەرنامەکان نزیک دەمەوە دەمەوێت یەک دوو پرسیارێک بکەم کاک شێخ لە ئەگەری ڕێگنەکەوتنی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم لە باشترین حاڵەت و باشترین بژاردا حکوومەتی هەرێم دەبێت بیر لە چی بکاتەوە؟ وەڵاهی پێویستە بیر لە بەدیلێکی تر بکاتەوە. ئەم بەدیلێت چۆن و بەچی شێوازێک؟ ڕەنگە ئێمە زۆر وردەکارەکان شارەزان نەبین یا معلوماتمان نەبێ بەڵام بە تاکید حکوومەتی ئێمە خاوەنی ئەزمونێکە ئەم حیزبانی ئێمە خاوەنی ئەزمونکی دوور و درێژن خەباتێکیان کردووە خوێنان بەخشیوە تەسحیان داوە لە معاناتی میلەتی ئەگەن و دوشمنش ئەناسن یعنی دوشمنەکان ئەناسن ڕێگای تر بەدیل نازانم من ناتوانم بڵێم بەدیل فڵان شانەوە لە پرۆسەی سیاسی عێراق بە یەکدەنگی و یەکڕەنگی ئەوەش کاتی خۆی هەیە ئەلبەتە کاتی نەهاتووە دەبێتە حەل و چارەسەر دوور نییە بەڵام حکوومەتی میلیشایی ڕەنگە دەربەز نەبێ بەڵام ئەو کاتە ئایا شەلەل دروست ئەبێ لاسەنگ ئەبێ دەوڵەتانی تری دنیا ئەمە قوبوڵەکەن ئەوەش پرسیارێکە وەڵامەکە لای ئەوانە ئەگەر دەوڵەتانی دنیا ئەمە لە ئێمە قوبوڵ نەکەن خۆ دەبێ ئەوەش لە حکوومەتی عێراق قوبوڵ بکەن کە شایستە و ماف و دارایی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕەوانە نەکات. ئەگەر حکوومەتی عێراقی هەبێ من لە ئەوڵە وتم حکوومەتی عێراقی نییە بۆیە موچە نانێری ئەگەر حکوومەتی عێراقی بواە و دەستور هەبواە و یاساکان جێبەجێ بکرایە و ڕێکوتنەکان جێبەجێ بکرایە لە مێژ بوو ئەمە کۆتایی هاتبوو لە پەرلەمان چنێکە قەراری لەسەر دراوە بەڵام ئەمنە ناردنا ئیشی میلیشاکانە ئەو گریانەی دروست ئەبێ و ئەو کۆسپانەی دروست ئەبێ و ئەو هەوڵدانەی بۆ ئەوەی کەوا خەڵکی کوردستان برسی بکرێ میلیشاکانن ئەجندای دەرەوەیە ناهێڵێ عێراق ئیستیقرار بکە بەڕێی من دوور نییە یعنی ڕقە کۆنەکە سەر هەڵباتەوە باش ڕقە کۆنەکە سەر هەڵباتەوە و داری بەسەر بردیەوە نەهێڵن عێراق بەڵام گرنگ ئەوەی ئایا میلیشیا لەمە تێگە دۆخی ئابووری ئێمە بای ئەوەی لە حاڵێکدا ئەگەر دۆخێک بێتە پێشەوە حکوومەتی عێراق یاخود حکوومەتی هەرێم لەم ڕێکەوتنە پاشگەز بێتەوە ئێمە دەتوانین ئیدامە بە دابشکردنی موچە و ئەوەی کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانی هاوڵاتیەوە هەیە دابینی بکەین نازانم ئەویان حکوومەت ئەزانێت بەڵام ڕۆژێک بووە کە حکوومەت بودجەی نەئەناردوو بەڵام قەرزیانە کرد و ئەیانتوانی موچەی خەڵک بن بەڵام پێدوانیە نازانم دۆخەکە قورستر بێ بۆی کە تورکیا هەناردینەوەتی هەرێمی ڕاگرتووە لە ئێستادا بەدەست تورکیا نییە باشە ئەوەی ڕاگرتنەکە حکوومەتی هەرێم علاقی بەو قەراری دادگای پاریس بەڵێ باشە ئەوە ڕایگرتووە ئەگیناوەکوتر ئێمە
کاتی خۆی کە نەوتمان دەرهێنا و فرۆشتمان لە ناچاریا بوو مەجبور بووین چونکی بجە نەهات ئێستش ئەبێ حکوومەت حتمما بیرێ بکاتەوە چونکی من تەسەور ناکەم حکوومەت ئەو خەمی میلەتی نەبێت هەمیشە و دائیم ئەو شانژی کە ئیکا لە پێناوی میلەت دایکا ئێستاش دڵنیام کە حکوومەت ڕێگە چارێک دۆزێتەوە بۆ ئەم حاڵەتی ئێستا بۆ دۆزێتەوە لە سود و قازانجی حکوومەتی هەرێمی ئیدامە بە گفتوگۆکانی لەگەڵ حکوومەتی عراقیدا گفتوگۆ هەموو کات لە هەموو شتێ باشترە هەموو ئەمە دەبێتە خاڵی قوت بۆ ئێمە گفتوگۆ نەرمونیانی بە تاکید ڕاستە برسیمان باش ڕاستە ئێستا ئێمە پێویستیمان بودجە هەیە بەڵام بودجە بەپێی دەستورە خۆی مخالەفە ناکەین زۆر سپاس بۆ شێخ فاتح ئیبراهیم چاودێری سیاسی سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ڕێز و حرمەت و مەجموعە دووبارە بەخێر بێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکۆ بەرنامەیەکی دیکە ئەشاد و بەختەوە